چارلی چاپلینی مەزنەڵێت بۆچی بجەنگیت؟ ژیان ڕووداوێکی جوان و سەرنجڕاکێشە. کێشەی تۆ ئەوەیە کە ناجەنگیت، شکست قوبوڵ کردووە. بەردەوام خۆت بە نەخۆش و مردوو دائەنیت. بەڵام شتێکی تری وەک مردن هەیە کە ناتوانانی لێ ڕابکەیت. ئەویش ژیانە. بیر لەو دەسەڵاتە بکەرەوە کە لە دنیادا هەیە. گۆی زەوی ئەهێنێتە جوڵە، درەختەکان گەشە ئەکەن. تۆش دەسەڵاتێک لە ناو تا هەیە. ئەگەر بوێر بیت، ئەتوانیت بەکاری بێنیت. کەواتە بهێڵە ئەو دەسەڵاتی کە لە ناختایە لەگەڵ ژیاندا بجەنگێ. ئەزیزانم خۆشویستان، زۆر خۆم بە خۆشحاڵەزانم ئەم شەو میوانێکی ئازیز و هاوڕێیەکی شیرینمان لایە. ئەکتەرێکی بەتوانە، هاوڕێی پەیمانگا. زۆر خۆم بە دڵخۆشەزانم کە میوانداری خاتو دێرینەکەم. دێرینگیان بەخێر هاتی. زۆر سپاس دەکەم چریکەگیان. زۆر دڵخۆشە کردم بەڕاستی. من زیاتر دڵخۆشتر بووم چریکەگیان. بەخێر بیتەوە، زانم لێرەش ناژیت، بەڵام ئەم فرسەتەمان دروست کرد بۆ ئەوەی کە لەگەڵمانە بیت. من زۆر خۆشحاڵ بووم لەم کەناڵە جوانەوە بانگێش کراوم. ئەوە جێڕێزوە و تەقدیرە بۆ من. سپاسدانەکەم. بژی چاوەکەم. دێرین بە یەکسەر لە یادگاری مناڵیەوە دەست پێ بکەین لە شارێک کۆڵانێک. من لە سلێمانی لەدایک بووم لە گەڕێکی ڕعایە. بەڵێ. مناڵیم لێ بەسەر بردووە و دوایی هاتوومەتە گەڕێکی کانێسکان. بەڵێ. قۆناغەکانی مەکتەبم لە گەڕێکی کانێسکان تاوە کردو و دواتر چوومەتە پەیمانگای هونەرە جوانەکە. ئەمە خەونی مناڵی بوو یەکسەر بچیتە پەیمانگا لە مناڵی و داو نابوو کە ئەڕۆیت بیبی بە ئەکتەریا چۆن لە پڕێکا بڕیارەیە. وەکو خەونی مناڵیم نەبوو، بەڵام ئیتر کە گەشتمە سێم تەوەستە و تەنانەت کە مناڵیش بووم لە چواری ابتیدایی بووم، بەشداریم لە شانۆیی یەکا کرد بە ناوی شاری کەروێشکەکان بوو. بەڵێ. کاتە دەرهێنانی کاک ئاوات بوو، ڕێزم هەیە بووی. ئێتر دوایەوە قۆناغەکانی مەکتەبم تاو کرد، هەستم کرد حەزنە نواندنەکەم. هەتا ئامۆزایەکیشم هەبوو لە پەیمانگا بوو، ترەوەش زیاتر ڕێی بۆ من خۆش کرد کە بچمە پەیمانگا، بەڵام من بەشی شانۆم هەڵبژات. کە چوویتە پەیمانگا شتێک هەبوو لە خۆتا حەزت لێی نەبوو. چی بوو ئەو شتە؟ یعنی لە کاتی نواندنە کە لەوێ بووم. لە کاتی نواندنە نازام ئەگەر ئەوە باش بێ یا باش نەبێت، بەڵام دڵسافیەکە و دڵپاکیەکەت بەرامبەر هەموو کەس کە لە چواردەورن، هەر لە ڕفیقی کوڕ لەگەڵ ڕفیقی کچکە کۆنتاکتێکی خێرا ئەبەستیت، زۆر جار ئەمە زیاتر بەسەر تا ئەشکێتەوە وەک لەلایەنی باشە. دائیمەن حدودێکی هەبێ بۆ شتەکانی چواردەورت بۆ ئەوەی زیان بە خۆت نەگەنێ، دوایی تەنیا خۆتی کە ئازارە بینیت. بەڕێی من کۆنتاکتێک دابنی لەگەڵ چواردەورەکە تا سنوورێکی بۆ دابنیت. لاانێم لە پەیمانگا هەم تەمەنێکی مناڵم هابوو بێ، ئەو سنوورم دانە نابێ و ئەویش ئەو بووە کە ویستومە لە ڕێی نواندنەکەم و ئێمە بتێنێتێ شانۆمان کردو، زیاتر بەرکەوتەمان هەبووە. ئەو بەرکەوتنە زۆر ڕووی ئەیە لەبەرەوە دائیمەن سنوورێکە بێ بۆ شتەکان زۆر باشە. بەزەمە شتێکی باشیشەوە و لێکات کە مرۆڤ هەتا غەڵەت نەکات لە ژیانە، بەر مرۆڤی ناشتین نەکەوێت شارەزا نابێت لە ناسانەوەی کەسەکان لە ئێستاە. ئەمە وای لێ کردووی کە لە ئێستاە باش و خراپ ببینیت. ڕاستە، ئیترەگەیتە تەمەنێک شتە ڕاستەکان و شتە خراپەکان بە جوانی ئەبینیت. کەسە دووڕوەکان بە باشی هەڵەسەنگێنی لەبەری دراسە و کردووە بەتێکی دەمی هاتۆتە ژیانتەوە. لە پەیمانگا چ مامۆستایەک لەوانەی کە لەوێ بوون زۆرترین وانی بە تۆ بەخشیوە، ینی بۆ بەوەی کە زیاتر هونەر لە دڵتا شیرینکە؟ خۆتەزانی هەموو مامۆستاکانی پەیمانگا تەسیریانە بۆ لەسەر قوتابیەکان، بەڵام مامۆستاکانی نواندن بە شێوەیەکی گشتی. بەڵام لە بەرنامەی تریشا باسم کردووە مامۆستایەک زۆر هانی ئەیام، ئەویش لە ڕووی دەنگمەوە. من زۆر بێزار بووم لە دەنگی خۆمە، هەموو دەنگم خۆش نییە لەسەر مەسرح لەسەر شانۆ، ئەموو دەنگم شێوەگەڕیەکی تایە، هینە دائیمەن هانیەم. ئەیوو مامۆستا جەبار ڕێزم هەیە بۆی مامۆستای جەبار بەڵێوە ئەیوو دێرین دەنگی تۆ ڕۆژێکیە خەڵک پشتیشی لێبێ بەدەنگە ئەو ناسنەوە. زۆر فعلەن قسەکەی ڕاز دەچوو، زۆر کەسێ بەس بەدەنگە ئەم ناسێتەوە، ئەڵێ ئەو دەنگم لە شوێنێک ئەوە تۆ فڵان کەسی جاریوە بە شێوەکە من ناناسێتەوە، بەڵام بەدەنگام نەناسێت. یعنی ئەوەش هەبووە کە چێتە پەیمانگا حەز لە تۆنی دەنگی خۆ نەبووە، دەنگی خۆم نەبووە. خۆی هەنێک جار لە پەیمانگا هەنێک شتیش چارەسەر ئەکرێت. منێکێک گوملانێک کە چوومە پەیمانگا
زۆر بە خێرایی قسەمە کرد یعنی یەکێک بوو لەو کێشانەی کە چارەسەرم کرد بۆی کە بتوانم هەمومان شتێک هەیە لە کاتی نواندنە هەستی پێەکەین تۆ دەنگت بەڵام لە سایاسەوەی مامۆستا جەبارێڵێت یەکێکە لە دەنگە خۆشەکان ئەو دەنگانەی کە نووساوەنیا شازنیایەنن و مەرجیش نییە هەموو کەسەکان شتەکان لێک وایە ڕاستە بیری لەوە نەکردوەوە کە بێک جاری بێتەوە کوردستان نەزانم سا لە ئەوروپاژی ماوەی 10 ساڵە لە ئەڵمانیا ژیم ڕاستیەکەی تا ئێستا بۆ بیرکردنەوە بیری لێ کردوەوە بەڵام زۆر جار شتەکان ناگونجێ بۆت تۆ ژیانی تایبەتی خۆت هەیە هاتنەوە هەروە ئاسان نییە ئەبێ بە کۆمەڵەیە فلتەر و زڕوفە تێیپەڕێنی اینجا ئیشەڵڵا لە ئایندە ئەگەر بگونجێت بۆ نە هەموو کە زوڵاتی خۆی خۆشەی بە تایبەتی هونەرمەندەکان ئەگەر زۆر وابەستن بە شار و وڵات و هەموو شتێکی خۆمانەوە بتوێنێتە ئێمە زیاتر کۆنتاکتمانێ زیاتر ئیشەکەین ئێرە باشترە بۆ کا ئیشکردن منیش بەتاکیت بۆم بگونجێ ئیشەڵڵا لە ئایندەیە چۆن بڕیاریا بڕێتە دەرەوە بژیت وەکو هەر تاکێکی تر چۆن بڕیاریان منیش ژیانی تایبەتی خۆم ئەوەی ویسکە بڕۆمە دەرەوە زەرەری شم نەکردو زۆر شت فێر بووم لەوانەیە لە ماوەی ئەو 10 ساڵە ئەگەر لێرە بوومایە شێوەیەکی تر بووە ئەو 10 ساڵە کۆمەڵە شت فێر بووم دوورکەوتنەوە لە کەسانێک کە وامزانیوە زۆر نزیکن لێمەوە بەڵام واشدار نەچووە فێری تەنیایەکی جوان بووم فێری ئەوە بووم خۆمم خۆش بوێت بیل لە خۆم کەمەوە بیل لەو کەسە نزیکانە بکەمەوە کە باشن لەگەڵ ما و زیاتر گرنگیان پێ بم ئەوروپا زۆرشن لە تۆیە ئەگۆڕێت زۆر بەهێزە ئەکات شتێکی تریژێ قوتی ئەوێ ئەوروپا مانەوە لە ئەوروپا قوتی ئەوێ ئەوەی لە ئەوروپا نەبێ نازانێت زۆر ڕاستە لەوێ هەوڵە نەیە کە بەرە بەنواندنەکەت بێ یا هەوڵ بیت لە شتێکا بەشدار بیت لە ئەوەڵا بڵین زۆر شتم پێ ئەوترا زۆر کار زۆر بانگێژنامە لە وڵاتی سوید و چەند ئیشێکەوە بەڵام ئەوێ وڵاتێکی قانونە قانون زاڵە بەسەریا تۆ ناتوانانی بە ئارەزوی خۆت بیت و بچیت ئیلتیزاماتی مەکتەب و مناڵ و زۆر شت ڕێگریت لێەکە نەگونجاوە ئەگەر کاریش هاتبێتە پێشەوە هەرێکی لە شار و وڵاتێکە کۆبوونەوەی هونەرمەندان زۆر زەحمەتە لەوێ تاکۆ بیتەوە بۆ فیستیڤالێکی بچووک بۆ کارێکی شانۆیی ئەبێ بە ئۆنلاین ڕاهێنام بکەی پرۆڤە بکەی بینەری ئێوێش بینەرێکی زۆر نییە وەکو ئێرە تا بینەرەکانیش کۆ بنەوە تۆزێ پێی ئەچێت زۆر ڕاستە یەکەم ناسانی تۆ بە بینەر یەکەم دەرکەوتن ئەوەی کە بینەر بزانێت کە تۆ ئەکتەریت و پیشەکەت ئەوەیە و لە درامای گەردەلوولا بوو چۆن ئەو درامایە بەشداری تیا کرد چۆن کاکجەل توی هەڵبژارد ئەوە زۆر باسم کردووە من قۆناغی سەرەتای پەیمانگام بووم لە پۆلی دوو بوو منیان هەڵبژارد ئەگەر خۆدا ئاگاداربی بۆت نەبوو ئیشی دەرەوەی پەیمانگا بوو هاتنە پەیمانگا و ئەکتەریان هەڵبژارد دوای فترەی کە هاتەوە منیان بۆ دەوری هەناردانا بوو لە مەحەد ڕاهێنانم تاوا کردی ماحەد گەڕامەوە بۆ ماڵەوە مامۆسا مۆفاق سڵاوم هەیە بۆی تەلەفۆنی کردوتی بگەڕێرەوە بۆی پەیمانگا و وتی ئەم کاریان بە تۆ سپاردووە دەوری هەنارد نەسەکە یامێ و لەگەڵ کاک جەلیلا هەر ئەوە بوو خوێنمەوە و ئیتر قبوڵم کرد کە دراماکە نمایشکرا و لە سەرجادە خەڵک توێ ناسیەوە ئەو کاتە خۆتە زانی سوۆشیال میدیا و شت ئەوانە بوو ئەبایە ببینینی کەسەکان بەریانەکەوتی شانازی دەکرد بەوەی کە کردوتە و لەگەڵیشە شتێکی تر هەبوو کە نیگەرانیە کردیت لە ژیان تاکە هەمومان نەزانین کە ئەکتەریت دایم قسەی ڕاست و غەڵەت ئەچێتە ناو کۆمەڵگاوە چ شتێک تۆی نیگەران کرد کە لە ناو خەڵکا دەنگانەوەی هەبوو زۆر پروپاگەندە بەنای تۆگرێت تۆ لی بێخەبەری هیچ ئاگاش لەو شتەنیە لەسەر تۆ دروست کراوە بۆ نمونە زۆر جار کە بەشی یەکەمی درامای گەردەلوول کرا هەندێک جاریان و دێرین و کاکپشتیوان خوشک و بران دێرین و کاکپشتیوان ژن و مێردن دێرین و کاکپشتیوان دەمێکە یەکە ناسم بە شەرتێ هیچی ڕاست نەبووە یعنی زۆر جار کۆمنتەکان ئەچێتە بابی جنێ و شتی ناخۆشەوە تۆ نیگەرانەکە بەڵامی تر شتێکی ژەیە کە ئەبێ بزانی تۆ هەموو کەسێ تۆی خۆش ناوێ هەموو کەسێ تۆی قوبوڵ مەرج نییە بەدڵی هەموو کەس نا ئەجا ئەگەر هەموو کەسێکیش تۆی قوبوڵ بێت ئەوەش ڕاز نییە ئەبێ دائیمەن بینەرەکان بکەی بە نیوە بە نیوە بەڵام خۆشبەختانە ئەتوان بڵێم ئێمە زیاتر بینەرەکە کە ئێمەی خۆشەوی زیاتر ئێمەیان قوبوڵە و زۆرترە وەک لە ئەوەی کە ئێمەیان قوبوڵ نییە
هەنێک کەسی ژێ خۆش باوەڕن یعنی کەیەکی قسە بۆ یەکی کاکەی سە باوەڕەکە ناچێتە ڕاستی مەسەلەکەوە زۆر جار ئەو هەڵانەش ڕۆیان لەلایەن بینەرەکانەوە بەڵام ئەوانیشی دەسەڵاتێکیانی تۆ کە شتێکە بیسیلێکیکەوە ڕاستەخۆ چێتە مێشکتەوە زۆر ڕاستە لەبەرەوە بینەرەکان بە هەردوو شێوە قوبوڵکەی بە باش و بە خراپەوە لە خراپەکان شت وەرەگری دائیمەن هەوڵ بەشتیان لێ وەرگریت لەم ساڵانەی ئەخیرا پرۆژی هونەریت نەبوو یا خۆت هیچ پرۆژێک نەهاتە بەردەمت بۆ لە کاری تازایان ناو بینین هۆکارەکە چییە؟ هۆکارەکە یەک دوو هۆکارە یەکەم هۆکارەکە ئەوروپایە و دوورکەوتنەوەیە لەوانەیە دەرهێنەرێک منی قوبول بێ بەڵام توانا و بودجێ ئەوەی نەبێ بۆ نمونە بۆ ئیشێک من بێنێتەوە بۆ کوردستان بەڵام لە ڕاستیە ئەگەر بۆ نمونە دەرهێنەرێک منی پێویست بێ و پێویستی بە وەچی دێرین بێ ئەبێ هەموو کار ئاسانیەک بۆ دێریم کا بۆی بگەڕێتەوە لەبەرەوەی لەو ئیشا دێرینی پێویستە بەداخەوە ئەو لای ئێمە هێشتا ئەو بەرەی پێنەدراوە بۆ نمونە لە درامایەکە پێویستیان بە چریکێ لە فلیمێکا پێویستیان بە چریکێ ئەو وەچ هەیەانەوێ بۆ ئەو فلیمە با چریکە لەو پەڕی دنیا بێ ئەبێ هەموو شتێ بکەن چریکە لەو ئیشایە بەشدار بێت زۆر جار ئەوە ئەو نەگونجاوە قورسایی شتەکە ئەوە بۆ کە نەیان توانیوە کار ئاسانی بۆ تۆ بکەن بیتەوە لێرە بەڵێ ئەوە هۆکارێکە هۆکارێکی ژەوەیە هەموو سینناریۆک تۆ قوبڵ ناکەی هەموو ئیشێک تۆ قوبڵ ناکەی لەوانەیە مەبەستمەوە نەبێت تۆ دەوری سەرێکی ببینی بەڵام دەورێکیش قوبڵ ناکەی کە لە ئیشی پێشووتری بێتە خوارەوە هەوڵ ئەی ئەگەر لەوە شانە بێت لەو ئاستا بۆستێ لەوانەیە زۆر ئیشەکە قوبڵ نەکردبێ ئەوە بوو بێ هۆکارەکەی زۆر ڕاستە گەردەلووی لازان بەشێکی تری ئەکرێت تۆ بەشداری لەگەڵی قسەم لەگەڵ کاکجەلیلا کردووە چۆن چەند کۆبوونەوەیەکمان کردووە بەڵام هێشتا بۆ ئەوەی کە ببێتە بەتاوەتی کە من بەشدار بم هێشتا نەگەشتونێتە ئەو نەتیجەیە بەڵام ئەگەرێکی زۆر هەیە بەشدار بەشی سێ کە بینیتەوە لێ ڕازی بوویت یاخود کۆمنتت هەبوو لەسەری بەشی سێ کۆمنتم ئەبێ لەسەروی کە زۆر گەورە و بەرفراوان بوو هەموو ناوچەکانی کوردستانی تیا بوو زیاد لە 55 حەڵقە بەرەو سەرەوە بوو چیرۆکەکە قوڵبوونەوەی تیانەما بوو کارکتەرەکان تیانەما بوو زۆرتر کە بۆ منە ئەچوێ بەشێک بۆ منە ناوچەی دوهۆک و هەولێر چەند حەڵقەیەکی پێچووکە هاتەوە بۆ سلێمانی ئەوانە تۆزێ خەڵکەکە شتەکەی بیرەچەوە لەوانەیە هەر ئەو پەرش و بڵاویە بوو بێ بەڵام تا ڕادێکی باش سەرکەوتنی هەبوو بەشی سێ چ کارێک لەم کارانەی کە لەم کۆتایە کراوە حەزی تۆی جاری کە دووبارە کردوتەوە بۆ نواندن لە دراما بێ فیلم بێ بینی و تا بینەر بووی دیا خودت نا بینەر بووم لە دوورەوە خۆشبەختانە ئەو درامانەی کە کراوە من هەمووی تەماشای هەمویانم کردو و ڕاو سەرنجی خۆشمە بووە خۆشبەختانە کاری زۆر باشەکرێ هەنگاوی زۆر جوان ئەندرێت ئەمە جێی دڵخۆشیە چریکە یانیانی مخریجی زۆر باشمانەیە ئەکتەری زۆر باشمانەیە لە ئێستاە بەس دایمەن هەوڵ بن ینی ئەکتەر لە کەسێکی تر جیا بکەنەوە ئەکتەری سینەمایی لە ئەکتەری نۆرماڵ لە کەسی ئاتیادی جیا بکەنەوە ئەمە زەرە لە نواندنەیە زەرە لە ئیشەکە ئەیات دایمەن ئەو ئەکتەرانە بێنن کە ئەزمونیانەیە کە کاری جوانیان هەیە کە ئەزمونێکی جوانیان هەیە بۆ خزمەتی ئیشەکە زۆربەی کات ئێمە ئەبینین لە هەموو جیهانە هەروایە کەسێک پیشەی ئەکتەر نییە و لە پڕێکا لە بۆ فیلمێک ئەگونجێ بۆ درامایەک فەیسەکەی ئەگونجێ ئەبێت هەستەکەیت لە لای ئێمە ئەم شتە زیاد لە پێویست وای لێ هاتووە مەسەلەن زۆربەی کات گوێمان لێە بەداخەوم بۆ ئەم گەنجانەی کە حەزیان لێ ببن بە ئەکتەر و هەر کەسەش مافی خۆیەتی کە ئەم حەزی هەبێ هەنێک جار ئەبینمەوە ئەڵێن بەسە ئەکتەری دووبارە لە ئیشەکانە بەسە ئەوە ئەم کەسە پیشەکەی ئەوەیە بۆ ئەوە خوێنوێتی خەونی ئەوەیە ئەم ئیشە لە خوێنیایەتی تۆ ناتوانانی بڵێ کە بەسە ئەکتەری دووبارە ئەمە بناغەیەکی داناوە بۆی بگا بەم ڕۆژە کردووە لە هەموو جیهانە وایە کەسەکە ناوە تا ئەبێ بە ئەستێرە و کە بوو بە ئەستێرە ئیشیشی زیاترە جوابی تۆ بۆ کەسانە چیە مەسا گەرێکی کەسا پێ بڵێن ئەمە چیە بۆچی دێرینتان هێنا ئەمە دووبارێ لە گەردەلوولا هەیە و بۆچ لە جوزەکەی تریش تۆ تەنانەت چەند چاو پێکەوتنێکی شەکەی ئەڵێ ئەمە نەبڕایەوە تۆ ئەکتەری ئیشە کردووە بتێنێت دەستگاکان
پێیان خۆشە بانگەکەن توێنێتێ لە هەر دەستگایەک تۆ بینێری خۆت هەیە تەنانەت چەند کۆمێتێک خوێنی تۆ لەمە نەبڕایەوە بۆمە لە چەند کەناڵێک بانگەکری ئەمە نەبڕایەوە ئەمە دیسان سەری هەڵایەوە بابە تۆ ئەکتەری تۆ ئیشەکە دەوێ وەکو خۆت باس کرد یا ئێمە بۆ نمونە ئەم بڵین ئەکتەری ئێستا و کاتی ئێمە و یا ئەوانەی پێشووتر ئێمە چمن چ تۆ قەت لە ئەو کاتە بیرمان لەوە نەکردوێتەوە بۆ ناوبانگ ئیش بکەین یعنی ئەوەنەی خەیاڵمان لای ئەوە بۆ نواندنێکی جوان بکەین عشقی پیشەکە بوون یعنی من هەر نەشم زانیوە بۆ بەر کامێرا و ئاوا بەو شێوەیە دەنگ ئاياتەوە گەردەلوون خەیاڵم لای ناوبانگ نەبووە خەیاڵم لایەوە نەبووە تەنورەکەم کورد بێ و بەو شێوەیە دەرکەوم وەکو مۆدێلە یا وەکو شتێ ڕێزم هەیە بۆ هەموو کەس بەس خەیاڵمان لای نواندنەکە بووە نە خەیاڵمان لای مایکە پوشت بووە ویستومانە نواندنەکەمان بە جوانی بکەین بەڵام ئێستا بیرکردنەوەی هەنێک کەس ئێستا ئەوەی بناغەکان بی لە بەناوبانگ بوونەکەنەوە بی لە نواندنەکە ناکەنەوە ئەمە ژوای لێ ئەکا نواندنەکەت لە ناخەوە نەبێ هەر شتێک لە ناخەوە هەڵ نەقوڵە ئەنجامەکەی باش نابێت ئێمە ئەبێ بی لەوە بکەینەوە ئیشەکەمان بە جوانی بکەین ئەو نواندنەی کە پێمان ئەدرێ ئەو ڕۆڵی کە پێمان بەڕازگویی بیگەینین زۆر ڕاست بیل لە دیواری چوارەم نەکەینەوە خۆمان لەگەڵ خۆمانە قسە بکەین کە ئێمە بە جوانترین شێوە ئەو ڕۆڵی پێمان ئەدرێ بە جوانترین شێوە بیگەێنین ڕاستە خۆت سەرکەوتن بەدەسێنی یعنی لاوانەی لای هەنێک کەس قوبوڵ نەبێت بەڵام تۆ لە ناخا خۆت مرتاحی کە ئەزانی بەڕازگۆیی ئەو کارت کردووە هەنێک جار نمایشی فیلمێگەکرێت یا خۆت ئیڤێنتێگەکرێت جەنابەبانەکەن یاخود هەنێک کەسایەتی تری ناسراوی شارەکە یاخود ئەو منتیقەیە بانەکەن من زۆر سێرم لە خەڵگێت کە ئەڵێ ئیشەکەی خۆتە ئیڤێنتەکەی خۆتە فیلمەکەی خۆتە ئەمە چییە ئەمە نەبڕایەوە وەکو تۆ ئەڵێ ئەمە هەستەکەی کۆمەلگا تێکەڵاوی کردو مۆزوعەکان بەڵێ یاخود ئەو کەسانەی کە کۆمنتە نووسن نازانن چیەڵێن یا هەر ئەوەی قسە فڕێن یا مەسەلەن کێ بوو باسی کردوتی من خەڵکە ناسم ئەڵێ لە ڕۆژە کابێ 150 کۆمنت بنووسمی تر علاقەم نییە چیۆ چی نییە ئەزای چی وەرە سیری زۆربەی کۆمنتی و کەسانم کە کەشتی ناشین ئەنووسن هەر یەک جار بچۆ سەی پرۆفایلیان و بزانە بنچینیان چییە یعنی شتێکی ئەوە کەسێکی دیارنە یا ناشزانی چیە یا ڕسمی کە بەدڵنیاییەوە نازانی چیە قساکە بوێری ئەویان نیە ئەو کەسە کە خۆیەتی قسە بکە هەستەکەم ئەوە لە عقدەیەکی نەفسی خۆی یعنی هەنێک جار بەزەیشم بۆ کەسانایەتەوە یا هێونە بە جوانی ڕخنە ئەگری حەزەکە ڕخنە زۆر ئاساییە هەموو کەسێک بەڵام کە ئەچێتە بابی ئەوەی کە هەر قسە بێ و فڕێی بێ کە فرەژیرە هەموو شتێکی تایە قسە ئەمە ئەچێتە بابێکی ترەوە کە عزیێتی دڵی کەسێک ئەیر کە ئەو کەسە خاوەنی خێزانە خاوەنی مناڵە خاوەنی برایە خاوەنی دایکە یعنی ساوامان لێ هاتووە هەنێک جار کە لە هەنێک شوێنە ڤیددیوەکمان هەبێت لە کەناڵەگەی براکەمان لەگەڵایە یا کەسێکمان لەگە خواخوامە شتەکەوا دەرنەچێت بۆی ئەزانم بەڕاستی من بە هیچ شێوەیەک مێشکی خۆم عزیێت نایان بە خوێندنەوەی کۆمنت بەس جاری واش هەیە ئەگاتەوە بەرچاو بیر ئەەکەیتەوە وا بیرکردنەوەیکی وات بۆ یاڵی لەم ڕۆژەیە لەم کاتەیە کە ئەوەنە سوۆشیال میدیا ئەوەنە ئاسانە یەک مۆبایلە ئەتوانی خۆ دەڕی واد لێت تۆڵی کە دەرنەکەوم ناساوم باوەڕ بکە زۆر جا کە دەرناکەوی ناسراوتری زۆر جا کە دەرناکەوی ئەڵەن ئەوە فڵانکەس بۆ دیانی زیاتر ناوبانگتری وەک لەوەی کە دەرکەویت زۆر جار ئەو وەستانە بکەی زۆر باشە گرنگ نییە چەند کارت هەبێ گرنگەوەی کارەکەت کە ئەو ئەنجامی فیلم بیا خود دراما بیا خود شانۆ بێ کارێکی منیش لە 100% لەگەڵ زۆری کار نیم و کەمون پوخت لەگەڵ سۆشیال میدیا ئێستا کەبار لەو مۆزوعین بینت چۆنە ینی چ شوێنێکیان بەکارێنی ئینستاگرام فەیسبوک لە سۆشیال میدیا زۆر خراپم باسم کردووە ئەکاونتەکانم ئینستاگرامم نییە سناپچاتێکمێ تازە پاپلیکە ئەویش چالاکی زۆر بڵاو ناکەمەوە زۆر حەزم لەوە نییە ڕۆژانە دانیشم قسە بکەم و شت بڵێم و ئەوم کرد و ڕۆژەکەت ئەوە باسکەم فەیسبووکم هەیە جارجار سێری شتەکەم سێری هەواڵ و شتەکانەکەم بەڵام سۆشیال میدیا زۆر ئەو کۆنتاکتەم نییە لەگەڵ سۆشیال میدیایە پرسیارێکەیە من پێم پەڕان بەڵام ئێستا گەڕێمەوە سەری ئەڵەن چوونە بۆ ئەوروپا لەبەرەوە بوو کە دوورکەویتۆ لە کاری هوەری یاخود لە ئەر ئاسایی بوو
شتیوانە ناتوانانی دوورکەیتەوە لە کاری هوەری ئێمە هوەرەکە لە ناخمانایە لە ڕۆحمانایە یعنی من لەوێش کە دوور کەوتومەتۆ زۆر ینی بەدەم خۆمەوە بەدەم میشکردنەوە حیوارەکان ئەڵێمەوە ومە حیواری سەر مەسرا شانوەیە کە لە هزر ماما بێتەوە یاخود بیرم لە گەردەلوور کرده بێتەوە شتێک نییە لەیدا ببڕی ینی ئەوە شتێکی مەحاڵە ئەستەن ئەو شتە هەر دوورە لە ڕاستیەوە لەوانەیە وەکوتم ئەوە زروفێکی شخصی بوو بێ کە من ڕۆشتە بووم بۆ دەرەوە بەڵام بۆ ئەوی کە من لە کاری جا ئەشتوانم هەر لە وڵاتی خۆما بم و کاری هوەری نەکەم هیچ کەسێک ئەوە ناتوانێت تۆڕ بڵێ بە ئیلا بەشداربی یا بوەستی لە شوێنەکەبی کە تۆ بتێ بۆستی ئەوەستی نێوانە چۆنە لەگەڵ هوەرمەندانە ئایا هیچ کەسێک هەیە کە لەو کەسە دووڕوانەی کاڵی لە ژیان مەبریکەڵی تا ڕادەیەکی مامناون زۆر کۆنتاکتم بە قۆت نییە ڕۆژانە بڵێم وڵا بەڵام کە کاری هوەری هەبێت کە ئیش و کارێک هەبێت پەیوەندیە بێ کۆنتاکتە بێت کێمەوە کازانن گەڕاومەتەوە کۆنتاکتم هەیە لەگەڵ هەنێکیانە خۆشبەختانە ئەیتەوەی کە تۆشی بێت هەواڵە ئەپرسێ بەدەمتەوەیەت ئەوە نەبەسەکە چاوڕێک هەیە کە لە چەندەها ساڵە تا ئێستا هاوڕێتیتان ماوەتەوە وەکو کۆنتاکتی ڕۆژانە ڕۆژانە تش مەرجیش نییە هاوڕێت هەتا هاوڕێ فەرقیە هاوڕێی هوەری جیایە تۆ کارێکی هوەریەکەی تو نانە هاوڕێی ژیان بەڵام ئەو هاوڕێی کە بە بەردەوامی کۆنتاکتمانەیە و دانەبڕین و ئەبێ بە 90 ساڵونی و هاوڕێین گوڵانی ڕەفیقمە گوڵان بە بەردەوامی کۆنتاکتمانێ هەرچەنە من لە بەشی شانۆ بووم ئەو لە شێوە کار بوو بەڵام 90 ساڵونی وە کۆنتاکتمانێ و کۆنتاکتمان نەبراوە هاوڕێکی تریشمێ هاوڕێی مەکتەبمە هەتا ئێستا بەردەوامی نزیکەی 22 ساڵە هەستەکەی ئەو هاوڕێتی کە لە کۆنا ئەمێنێتەوە باشترە لە هاوڕێتی تازە هاوڕێتی بە کۆن و تازە نیە هاوڕێتی بە بەناخە جاری وایە لەوانێ من لەگەڵ گوڵانی ڕەفیقما 2 هەفتە بێ قسەم نەکرد بێ مانگ بوو بێ مەجالمان نەبوو بێ قسە بکەین بەس کە قسە ئەکەین نە من گلەیی لەوەکەم نە ئەو گلەی لەم نەکە نانە مەسەلەن ناسینی چونکە من بەرەو شتە کەوتوم ئەو هاوڕێیانەی کە نازانم من ئێستا زۆربەی هاوڕەکانم هیچ مناڵیە هەتا ئێستا یعنی هیچ کەسێک نییە لی دابڕابێتم زۆربەی کاتیش لەم تازە لەم ساڵانی دوایە کە بەری کەوتوم زۆر پەشیمان بوومەتەوە لە ناسینی چونکە هەستەکەم ژیان گۆڕاوە کەسەکان گۆڕاون مەسلحەتەکان دروست بووە خۆی وەکو خۆت ئاماژت پێ ئەتاوکو کەسەکە نەبینیت و نەزانی کە ئاوایە هەنێ شتێ بۆ دەرناکەوێت تا زووتریش ئەو کۆنتاکتە بۆ سێنی بۆ نەفسێتی خۆ باشترە ئەگەر کەسێک زەرە لە ژیانت بات و زەرت لە خۆت و لە چواردەورەکەت بە لەوانەیە قسەشی لەگەڵا بکەی بەڵام ئەو کۆنتاکتی جاران دروست نەکەیتەوە لەگەڵیا زۆر ڕاستە نزیک نەبێتەوە لێو نەزانێ ژیانن هیچ قەترێکە لێکراوە لە کاری هوەریە هیچکات وەڵایی نازان بڵێم غەدرەیاننا خۆم هەستەکەم غەدرم لێکرا لە کارێکە کە چاوەڕێەوە بووم خەڵات وەرگرم و وەرم نەگرت کارێک بوو ساڵی 2011 بوو شانۆیەکمان کرد شانۆیەکە خەڵاتی باشین ئەکتەری کچم وەرگرت شانۆی خات و ژولیا بوو نمایش کرایەوە دوای چەند مانگێک لەبەرەوەی یەکەمی هێنا نمایش کرایەوە هەموو چواردەور و هاوڕێیان و هەموو کەس ئەیانزانی کە هەم بۆ جاری دووەم کە ئەو خەڵاتە وەرەگرمەوە چونکە چەند کارێکی شانۆیی کرا خەڵاتەکە درا بە کەسێکە ینی چاوەڕێی ئەوم ناکرد لەوانەیە لیژنەوە وا تێگەیشت بن کە ئەوانە بێ بەڵام من وەکو خۆم وەکو چواردەورەکەم ئەوان بە ناحەقی قوبوڵ کرد ناخۆش زۆر ناخۆش بوو شڵە قەت غەدرێ لێ ناکرێ بزە بڕێنە ناو ژیانی مناڵیت لە ماڵەوە چەند خوشکوبرا بوون ئێمە حەوت مناڵ بووین حەوت خوانێ خوشک و زۆر سپاس 4 خوشک و 3 برا بووین هێزانی ئاوا قڕەباڵغ کەشەکەی چۆنە ئەگەر بۆم باسکەی زۆر خۆشە دایم ئێمە بڵین بووبین بە 2 بەشەوە بەشێکمان لە 60ەکان تا ئەوڵی هەفتاکان دوای ئەوە سیانی هەشتاکان بووین ئێتر من و دەرونی خوشکم و دیمان ئەم سیانە لە ئاخیرەکان بین زۆر بەیەکەوە گونجاوین و یاریمانە کرد خوشک و براکانی کەم گەورە بوون تۆ بچووکی پێشەخیرە ئەو ژیانی ئەوسا کە هەمووی لە ماڵێکان لە ژوورێکان نانیانە خوارد و ئەخەوتین و هەستەکەیت ئەو ژیانە خۆشتر بوو ئێستا کە لەو کاتا هەستێ پێنە ئەکرد بەدڵنیاییەوە بەڵام ئێستا
بە ئومێدی ئەو کاتانەوە. چی یادگاریەک هەیە مەسەلەن کە لە ژوورەکەی ماڵی باوک تاکە پێکەوە بوون خواردنێک بێ یاخود دانیشتنێک بێ کەشێک بێ هەتا ئێستاش لە بیرتا ماوە لە خەوتایی بینیتەوە جارێکی تر؟ ئەوەی کە ئێمە خانوویەکی شەرقیمانە بوو، هەڵشەیەکی گەورە، ژوورێکمانە بوو گڵ بوو، لەم لە بڵین دەستەیەک لە خوارەوە اونجا سێ ژوور بوو لەم سەرەوە بوو، هەموو عسرێکە بۆیە حوشەمان فێنک کردایەتەوە. دایکم میوەی دانا، چای عسری دانا، حەسیری دا ئەخست و هەمومان دانیشتین. باوکم ڕادیۆکەی دانا و حەزی لە دەنگی حەمە ساڵح دیلان بوو باوکم، ئەیخستە سەردەنگی ئەو دانیشتین گوڵە بە ڕۆژە و چاو هەموو عسێگەمە دایکم ئەمەیە هەموو ماڵەگەوەی هەبوو. ئەوە زۆر زۆر خۆش بوو. ئەو کەشەیەکێکە لە زۆر تایبەتەکان زۆربەی کاتیتر تەلەڤیزۆنە هێنرایە دەرەوە دانیشتی و کاتی ئێواران. ئایا مەسەلەن دایک و باوکت هەردووکیان لە ژیانە ماون؟ باوکم کۆچی دوایی کردووە، دایکم خۆشبەختانە لە ژیانە تەمەن درێژ بێت. بۆ کچ زۆر قورسە لە دەزانی باوک. چ کاریگەریکی هەبوو لەسەر ژیانی تۆ؟ لە چەند ساڵیە کۆچی دوایی کرد؟ باوکم من لە 2008 بووم، آخر ساڵی ماحەدەم بوو کە باوکم کۆچی دوایی کرد. باوکم زۆر پشتگیری منیا کرد، باوکم زۆر پاڵپشتم بوو بۆ کارەکانم. من بیرمە تازە فیلمی کاکبامەنی قوبادی فیلمەکەی ئەوەی ساتێک بۆ مەستی ئەسپەکان ئەو کاتە لە سینەما لای سینەماکانەوە بەڵای شەکرە وتم باوکە حەزەکەم چم سێریکەم وەبزانام لەیەکی ماحەد بووم ئەو کاتە پەیمانگە کە زۆر وەزیشی ینی باری تەندروستی باش نەبوو، بەس لەبەر خاتری من هاو لەگەڵ ما دانیش بە دیار فیلمەکەەوە تاوکو و سێری فیلمەکەمان کرد ساڵی 2034 باسەکەم. ینی باوکم هەردەم پاڵپشتم بووە، زۆر جار زۆر ڕاوێژم پێکرد لە کارەکانمە زۆر، چونکە باوکم پیشەکەی ساق بوو لە ڕێی سلێمانی و بەغا و بەسەڵانە زۆر جار هاتوچۆی بە حەمە ساڵح دیلان کردووە. ئێتە زۆر کۆنتاکتی لەگەڵ ئەو کەسە کۆنانە هەبوو. ئێتە دای من دانیشتن لەگەڵ باوکما زۆر خۆش بوو، بەسەرهاتی هێ من و نەرم و هادێ بوو، زۆر گوێی لێ ئەگرتی. هەمیشەش کە زەواجەکە هەر خانمێک پێی خۆشە ڕنگانەوەی هەبێت لە ژیانی خۆیان. ئەو تا ئێستا باوکت هەر ڕنگانەوەی هەیە لە ژیان تا یاخود ئەگەڕێی بە دوایە هەمیشە ببینیتەوە لە کۆمەڵگایە؟ باوکم لەگەڵ مایە چی جارێکیش بێمەوە ئەگەر نەچم بۆ سەرگڵگۆکەی تەحمل ناکەم، ئەبێ بچم سەردانێکی بکەم و هەنێ قسەی لەگەڵاکەم بۆ ئارامی ڕۆح. زۆر باوک شتێکە پشتە بۆ کچ، شتێکە لەبیر ناچێتەوە، چونکە باوک زۆر بۆ کچ زۆر باوکی خۆشەوێ، زۆر شتێکە کە پشت و پەنایە. زۆر ڕاست. ڕۆحی شاد بێ، ڕۆحی شاد بێ. تەنها باوکت لە خێزانەکەت کۆچی دوای کردووە خودت کەسێکی تریشتە؟ بەداخەوە برایەکیشم شەهید بووە ساڵی 2001. ئەو برایەشم زۆر کەسێکی ڕۆشن بیر و کەسێکی پڕ خوێنەر بوو، پڕ بوو لە زانیاری، دائیمەن حەزێکرد ئێمە بە کەشێکی هوەری و ڕۆشن بیری و کتێب خوێندنەوەی بڕۆین. بەداخەوە برایم ساڵی 2001 بەجێی هێشتین بە هەرسی بەفر. ڕۆحی شاد بێ، ڕۆحی شاد بێت. ئەو برایم هەموو شتێک بوو، زۆر ئەم سێ مناڵی ئەخیری زۆر خۆشەویست، بە تایبەتی من و دەرونی خوشکم زۆر ئەی بردیم بۆ کۆڕ و سیمینار و هەرچەنە مناڵیش بووین، بەزەوی با چاوتان کراوە بێ. زۆر ڕاستە، بەداخەوە ڕۆحیان شاد بێت و هەروە خێزانێکی قەرەباڵغ و خۆشبەخت بمێنەوە. بەڕاستی خێزان یەکێکە لەو شتانی کە پشت و پەنایە بۆ هونەرمەند کە کاتێک ئیشەکەیت. هەمیشە لەگەڵ تابوون لە کاتی ئیشەکان تا پێیان خۆش بوو کە لە کاری هونەریا بووی؟ مابووم پێیان خۆش بووە، دایکم، براکانم، خوشکەکانم، بە تایبەتی برا گەورەکەم کە لە ئەوروپا ئەویش زۆر پێی خۆشەکە دەرەکەوم کە ئیشەکەم هەردەم حەزەکاڵە کە ئیشێکەکەی چاپێکەوتنەکەکەی ئاگادارم کەرەوە. پاڵپشتێکی زۆر باشە بۆ من ئەو برایم، زۆر ئیشەکەمی خۆشەوێت. باشەگەستا دای بنین پرۆژێک دێتە بەردەم درامایەک و زۆرت حەز لە کارکتەرەکەیە زۆرینی، بەڵام خێزانەکەت قبوڵی ناکەن، چۆن قەنەعەتیان پێەکەی؟ تیان لەگەێنم بۆ نمونە عیلەکەم تێگەنم کەمە ئیشێکی جوانە و
پیانەڵم دڵنیام ئەمە ئیشەکەی کەورم گرتو ئەو سەری ئەبینم ئەو سەری ئیشەکەمە بینم کە ئەزانم ئەمە سەرکەوتنەکەمە تیانەگەێنم ئەگەر قوبوڵیان نەکرد خێزان زۆر گرنگە لە ژیانی هەمومانە کە قوبوڵیان نەگر منیش ڕێزیان نەگرم ناڵێم وڵا نائیلا بێ بیکەم چونکە هیچ شتێک وەکو خێزان نییە خێزان یعنی ئەم شتانە هەمووی ئەڕاچریکە گیان کاری هوەری ژیان چوونە دەرەوە ڕفیق و برادر بەڵامەوەی ئەمێنێتەوە لای ئێمە خێزانە زۆر نابێ خێزانەکەمان ئیهمالکەین لە بەرخاتی چەند شتێکی کاتی دایکایەتی چی لە تۆ کرد چۆن کارکتەری تۆی گۆڕی کە کاتێک بووی بە دایک هەموو ئافرەتێک دایکە چاوەڕی ئەو هەستە ئەکاکە ببێ بە دایک منی ژارۆکو ئافرەتێک تر سپاس بۆ خوا کە بووم بە دایک هیوادارم دایکێکی باش بم خاوەنی کچێکی جوانم بەناوی ئۆڤیلیا ئێستا تەمەنی 11 ساڵە سپاس دەکەم هەستەکەم کە کچەکەم لە ناو خەڵکا و کە تەبیعەت و شتی کچەکەمیان بەدڵ و قوبوڵیانە هەستەکەم پەروەردەی خۆمەکە ئەڵم ڕەنجم بە خەسار نەچووە چەند ساڵ ئێستا 11 ساڵە تەمەەن درێژ بێ هیچ حەزی هەیە بۆ کاری نواندن یاخود لە ئێستا چەند شتێکە گۆڕێت دەمێگەڵە مامۆستا دەمێگەڵێ ئەوە هات تەمەنەکەیان ئەوەیە بەڵام ئیشەکەی منی زۆر خۆشە زۆری پێخۆشە کە من دەرەکەوم کە ئایەکێک ئەم ناسێڵەوە فلان کەسە لە دایکە ئاو کەسە تۆی ناسی ئەو کەسە تۆی بینی چونکە ئەو لە دەریشەوەیە بڵین لە ئەوروپای ئەوەی نەبینەوە بەسکەینەوە و خەڵک ئەوە نیە زیاتر ڕسمن لەگەڵە گرێ و ئەو ناسنەوەنە لە دایکە ها خەڵکەکە ئەو ناس بۆ شتێکی تایبەت بەر ئەوە نەکەوتوە هیچ طبیعاتێکت هەبووە کە پێش ئەوەی کە بی بە دایک وانە بێتی دوای گۆڕابێت مەسەلەن لە شێوازی تحمل لەوانەیە پێش ئەوەی کە ببی بە دایک هەمومان عەسەبی بین زۆر فشارمان لەسەر بێ بەس کە ئەبی بە خاوەنی مناڵ تۆزێک ئەو هادی ئەبیتەوە تۆزێک ئەو عەسەبێتی و نامێنێنە و ئەویش بناڵەکەوات لێ ئەکات تۆزێت تەحملەکە تۆغەر عەسەبی بووی لە ژیانەیە لەسەر خەستاکەم من کەسێکی هێواشم کەسێکی بەسەبرم کەسێکی لەسەر خۆم ئەوەش چواردەورەکەم هەمووی حکمیەوەیان کە من هەڵچوونیم یعنی زۆر بەسەبرم زۆر ڕاستە چ شتێکی سلێمانی هەیە کەیتەوە بۆ سلێمانی بۆ بەیانێکی کە هەڵستی لە خەوت ڕاستە خۆشی بۆ ئەو شوێنە چ شوێنێک هەیە تایبەتە لە لاو لە سلێمانی وەڵاهی بڵێم چی لە لای دایکمم یەک دوو ڕۆژەڵم بالای بما تێری لێ ئەیت دوایەوە چم لە دەرۆنانێکی بەیانیە خۆم نانێکی کوردەواری ئەخۆم چونکە ئەنێ خواردنێ لای خۆمانەیە ئەبد لەوێ نیوە دەست ناکەیە ئیتر ئەگەڕێم بە شارە و ئەگەر خواردنێک زۆر زۆر تایبەتە لە لاو هەموو شتێکە خۆ هەموو خواردنێکی شتێکی وانە بڵێم تایبەت بێ حەزدام و خواردنێکەکەم هیچ خواردنێک لای درستیکەی چێژێنەرێکی باشم چ شتێک هەیە ساوسلە من هەنێک شتێ خۆم لە دزیۆتەوە تەسلیمی دایکم و خەسوم کردووە شفتە و هەنێک شت هەیە چونکە حەزم لە خواردن دروستکردنە و زۆر زۆر وەستایەکی باشیشم لە خواردنە هەم لە شیرینیە بەخوا چەند وەستاوی هەنێک شت هەیە نایە بەدەستەوەکی لەوانە کفتەیە با باشم کفتە زۆر باشم کفتەی ئەخە برنجیا بڕێژە بێوەڵا هەردووکی بەڵام زیاتر کفتەی برنجەکە زۆر قورسە زۆر لێنانرێ ڕاستە بەڵام ئێستام ئامێرە کارەباویشتانە دایکم کفتەی برنجەکەی زۆر زۆر تایبەتە زۆر زۆر خۆشە جارێکیان خۆمم چون کردەوتم دایکە شتەکانم بەرێ خۆم لە ماڵەوە کە حەزمان کرد ئەیکەین کفتەکان سێ گۆشە دەرچوویانی چۆن شوێن پەنجەکانم هەمووی تێی بوو کە دام نابوویان بۆ کار و ئاروتم ئەیان و بە بۆنەکە لەوەی دایشکرێت چێت بەس شکڵەکەی ناماتوانی فۆرمی وەرنەگرێت تامەکە لەو بچێت کفتەی برنجێکێکە لە شتە زۆر قورسەکان دروستکردنی زۆر جار تام قەی ناکە هەمان تامە بەڵام زۆر جار ئێمە پێشەوەی هەستی تامکردنمانە بێ هەستی بینینمانێ زۆر جار بینینەکە ئەگەر جێ قوبڵ نەبێت ناشتوانی تا دڵنیاییەوە خواردنێکم جار بینی لە بۆنکردنە ئەینجا تامکردنە دێرین هیچ پەیامێک حەزەکەم قسەیەک هەد بێت بۆ کەسێک بۆ لایەنێک بۆ هەر شوێنێک حەزەکەم ئەوە کامێراکەیە و ڕاستەوخۆ پەیامەکەت بنێری تەنیا پەیامی ئاشتیە تەبابن لەگەڵ یەکە
ناکۆکی بانەمێنێت دووبەرێکی نەمێنێ یەکتریمان خۆش بێ یەکتریمان قوبوڵ بێت ئێمە بەیەکەوە جوانین ئێمە تەواوکەری یەکین تۆ شتێکی منە قوبوڵ نییە با من ڕێزی ئێوە بگرم مەرج نییە هەموو ڕائەکان هەموو بیرکردنەوەکان وەکو یەک بن بەڵام با ڕێزی بیرکردنەوەی یەکتری بگرین با ڕێزی ئەوە بگرین کە ئێمە بۆ فترێکی کەم لەم ژیانین ڕاستە ئەگەر لەوانەیە 80 ساڵیش بژین بەڵام دیسان ئەم ژیانە بەجێڵین با ئەوەی ئەو لەو ساتی کە لەم ژیانە ئاژین یەکتریمان قوبوڵ بێ با ڕق لە ناخمانە دروست نەکەین با مناڵەکانمان فێری ڕق نەکەین دەستەکانە خۆش بێ من هیچ پرسیارێکی ترم نەما زۆر دڵخۆش بووم کامڕۆ لەگەڵ مامیان بووی هیوادارین پرسیارەکانمان خۆشەویست بوو بێ لەلاو و هیچ شتێکی نەبوو من زیاتر دڵخۆشتر بووم سپاسی ئێوەکەم سپاسی ئەم ستافەت جواناکەم ئەم کەناڵە جواناکەم سپاسکەوەی منتان قوبڵ کرد و منتان بانگێش کرد تۆ گەورە و کردین بەخێراتی سەر چاوان ئەزیزان خۆشەویستان هەفتەی داهاتوو لەگەڵ میوانێکی نوێ پێتان شادە بمەوە